المشكلة يقولون هسه أي مشروع فوق 50% يمشوه الموازنة، هذا أقل من 30%. هذا اللي وقف الحال ما كان كلش مهم هذا المستشفى، هذاك المستشفى من ال50 يعني وضع تعبان كلش هذا. فبإذن الله أنا جاية يعني أريد أوصل لكم فكرة إنه أنا أمثل العراق ومنطقة دوسكورماتو يحتاج إلى التفاتة، يعني مع الأسف محرومين من كل شيء، يعني اللي أشوفه مأساة، فمن المفضل إنه نتعاون كلنا. يسرى رجب كمر ئەندامی ئەنجومەنی نێرانی عێراق لە بەغداد و هەروەها ئەندامی لیژنەی مافی مرۆڤ لە ئەنجومەنی نێرانی عێراق و بەرپرسی مەلەفی کەم ئەندامان لە هەمان لیژنە. لە ڕاستیدا من بە ئەرکێک بەوەی کە ڕۆشتم داوام کرد لە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بۆ مەسلەی کەم ئەندامان و ڕعایە اجتماعی بێمە منطقەی دووسخورماتۆ کە هاتمە ئێرە کۆمەڵێک کێشە و گرفتم بینی. جا بۆیە باشم زانی کەوا سەردانی تەواوی جهت و لایەنە سیاسیەکانی دووسخورماتۆ بکەم، چونکە حاڵەتی دووسخورماتۆ شاری دووسخورماتۆ حاڵەتێکی تایبەتە. پێک هاتووە دەتوانین پێی بڵێن کە عێراقێکی بچووکە، پێکهاتەی کۆمەلگاکەی پێکهاتەیەکی هەمەڕەنگە لە هەموو نەتەوەکان. ئەوە بوو ئێمە سەردانی تەواوی ئەو حیزب لایەنانەی کە لە دووسخورماتۆن ڕۆشتن سەردانیانمان کرد، لەگەڵ ئەوەش کە سەردانی قایمقامێت و مەجلیسی قەزای دووسخورماتۆمان کرد، لە نزیکەوە گوێمان لە کێشە و گیرروگرفتەکانیان کرد لەو پرۆژانانی کە بڕیاری بۆ دەرچووە و نەکەشتوەتە ئاستی جێبەجێکردن یاخود لە ئاستی جێبەجێکردن لە ئاستێکا وەستاوە. ئەمانە هەمووی وەکو مەلەف لیانمان وەرگرت و ئینشاءالله لە دەمی داهاتوودا لە ئەنجومەنی نێرانی عێراق و لە وزارەتە تایبەتەکان ئێمە هەوڵ دەدەین کاری جدی بۆ بکەین. کەم کورتەکانی ئەم شارە زۆرن چ لە ڕووی ئەمنی و ئێستا هەرچەند تا ڕادەیەک ئەمنیەتی ئەم شارە پارێزراوە، بەڵام جگە لە مەسائلی ئەمنی کێشەی خەدەماتیان هەیە، واتە خزمەتگوزاری. کێشەی خزمەتگوزاریەکان ئەوەندە شڕوپڕ بووەتەوە کە ئەم شارە وەکو شارێکی تەواو وێران بووە لە ڕووی خەدەماتی نییە، نە لە جادە و ڕێگەوبان، نە لە خەستەخانە، نە لە دائیرەکانی، بە هەموو شێوێک و جگەلەوەشە میزانێتی بۆ دانراوە کەچی هیچی بۆ سەرف ناکرێ. بەڕێز خودی شخصی قایمقامیش بۆ خۆی لە هەوڵ تێکۆشانێکی ئەوەیەکەوە ئەو بڕەپارانی کە دانراوە بۆ ئەم قەزایە سەرف بکرێت و ئێمەش بۆ خۆمان جارێکی تر ئەو پرۆژانەی کە هەن هەر پرۆژەیەک سەر بە هەر وزارەتێک بێت، ئسکان بێت یاخود وزارەتی تەندروستی بێ، ئێمە هەوڵ دەدەین لە ڕێگەی وەزیرەوە دایرێکت بچین بۆی ئەو ئیطلاقاتی مالی پێوترێ، ئەو پارانی کە بۆی دانراوە پارەکانیان بۆ بێنین بۆی بۆ پرۆژانە جێبەجێ بکرێت. بسم الله الرحمن الرحيم. اليوم تشرفنا في قائمقامية قضاء طوز وكل مدينة طوز خورماتو بزيارة الست النائب يسرى من البرلمان العراقي الموقر. سيادتها اجت لهنا على مود مهمة محددة في زيارة القضاء ككونها عضوة في لجنة حقوق الإنسان، ولكون تخصصها ويا المعوقين التقت بالمعوقين وحقوق الإنسان والرعاية، ولكن حرصها العالي على اللقاء مع المواطنين والجهات السياسية والاطلاع على الوضع الكامل للقضاء خلاها تقوم بزيارة ميدانية إلى بعض الأحزاب. وأحلى شيء بزيارتها ما ميزت بين أي قومية وقومية، زارت الأحزاب بتساوي ومن كل القوميات والمواطنين من كل القوميات. سيادتها اطلعت على الاستقرار السياسي والأمني في القضاء عن كثب،